وەکو دەستگای بەخشین بە هاوکاری کەناڵی ئاسمانی پەیام کەمپینێکمان ڕاگەیاندووە بۆ زیان لێکەوتوانی هەولێر و کەمپینەکەشمان تەنها لە مادە خۆی ئەگرێتەوە. هەفتەیەکمان ڕاگەیاندووە و داواکارین ئێمەش ئەوەمڕۆ لە گەرمیان ڕامان گەیاندووە، داواکارین خێرخوازانی گەرمیان بێن بە دەمینە کەمپینەکەمانەوە. ماوەی هەفتەیەک ئێمە ئەو کەمپینەمان ڕاگەیاندووە و ئەگەر خێرخوازان زیاتر بێن بەدەمان ئەتوانین درێژتریشکەین، بەڵام بۆ ماوەی هەفتەیەکە. بسم الله الرحمن الرحیم. من وەکو هاوڵاتیەکی شار دەبەری گەرمیانم داواکارم لە هەموو هاوڵاتێکی گەرمیانی و هەموو هاوڵاتێکی ئەم هەرێمی کوردستانە پەنا ببن بۆ یارمەتی بۆ برایان و خوشکانی شاری هەولێر لە بۆ نێو ئەوەی هاتێتە سەر هەولێر سبەینێتێتە سەر گەرمیان، ئەوەی هاتێتە سەر هەولێر سبەینێتێتە سەر هەر شوێنێکی شوێنەکانی ئەم هەرێمی کوردستانە کە سلێمانی بێ، کە ڕانیە بێ، کە هەر شوێنێکی تر بێ. جا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ ما نەقەسە مال من صەدەقە، واتە سەروەت و سامان کەم نابێتەوە ئەو کاتە ئینسان کە ئەبەخشێ شتێک ئەبەخشێ، هەرچیش ئەبەخشی ڕۆژی قیامەت ئینسان وەردەگرێتەوە بە دەها قات کە لای خوا ڕەب العالەمین. بەناوی خوای گەورە و میهرەبان، ئێمە وەکو مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری پشتیوانی لەو کەمپینە دەکەین کەوا دەستگای بەخشین ڕایگەاندووە بۆ کۆکردنەوەی کۆمەک بۆ زیان لێکەوتوانی لافاوەکەی شاری هەولێر. بەڕاستی دەستگای بەخشین دەستێکی ئەمینە لە کۆکردنەوەی پارە و وەلەگەاندنی بە لێقەوماوان و فەقیر و هەژاران. داوا لە خەڵکی گەرمیان دەکەین بە گەرمگوڕیەوە بێن دەم دەستگای بەخشینەوە بە کەمپینەکەی دەستگای بەخشینەوە بۆ ئەوەی کە ئێمەش وەکو گەرمیان بتوانین هاوکاریەکی ئەو خەڵکە زیان لێکەوتوانەی هەولێر بکەینەوە. من حەزەکەم هاوکاریە بکەم بۆ وانەیە ڕۆ دەفتەر و قڵەم و جانتان لافاو بردیەتی حەزەکەم هاوکاریەکیان بۆ بکەم.